بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی ستۆدیۆی ١٩٤ لەگەڵتانم. وەک ئاشکرایە بڕیارە لە 30 ئەیلول هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە کارنامەیەک و کۆمەڵێک کاندید بەشدارە لەم هەڵبژاردندا. هەوڵ دەدەم لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری میوانەکانم کە کاندیدن لە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی بەشێک لە کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی و کارەکانی خۆیان وەکو کەسی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاشنا بکەم. بەڕێزان، شکوریە شێخانی کاندید بە ژمارە 6 لە لیستی کۆمەڵی ئیسلامی و مافناس مەهدی حەمزە سوسەیی بە ژمارە 39 لە لیستی ١٩४ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ من. زۆر خۆشحاڵم، بەخێر بێن بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ دەرفەتە. مامۆستا شکوریە لە جەناب تۆ دەست پێ دەکەم. کۆمەڵی ئیسلامی کە لە 6 بڕگە کارنامەی خۆی پێشکەش کردووە بۆ دەنگدەران و هاوڵاتیان، یەکێک لە بڕگەکانی باسی پەروەردە و فێرکردنە. بەڕێستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە لیژنەی پەروەردە لە چالاکترین ئەندامانی پەرلەمانی کوردستان بوون. دەمەوێت بپرسم کارنامەی کۆمەڵی ئیسلامی کە بەشێکی تایبەتی بۆ پەروەردە و فێرکردن تەرخان کردووە چ پەیامێک دەدا بۆ هاوڵاتیان؟ بەنای خوای گەورە میهرەبان، بەڵێ دیارە پەروەردە ئێستا هەم لە قورئانی پیرۆز وەکو ئاینی پیرۆز ئیسلام ئاینێکی گشتگیرە، دیارە کۆمەڵی ئیسلامیش کە هەڵقڵاوی ئاینی پیرۆز ئیسلام پرۆگرام بەرنامەکەمان بەم شێوازەیە ئێمە بڕوامان وایە تا تاگ لە کۆمەڵگە پەروەردە نەبێ لەناو خێزان تاکێکی پەروەردەکرا و پێشکەش بە کۆمەڵگە نەکرێتن. دیارە ئەم تاکە لە دوا ڕۆژدا هەم سوودێکی وای نابێ بۆ کۆمەڵگە، بەڵکو زەرەرێکی زۆری دەبێ. بۆی ئێمە کارنامەی کۆمەڵی ئیسلامی گرنگی زۆری داوە بە پەروەردە. و منیش بۆیە هەر بەو ئامانجومە بەستە چوون بۆ لێژنەی پەروەردە و خوێنی باڵا، بۆی بتوانم زۆرترین خزمەت بە هەر لە منداڵ لە قۆناغی لە ڕەوزەدا تا دکتۆرا و ماستەریش تاوا دەکاتن، ئێمە لەگەڵیان بین و کێشەکانیان چارەسەر بکەین و سیستەمێکی وایان بۆ دابڕێژین کە ئەم سیستەمێکی هاوسەنگ و تەندروست و دروست بێ کە لەگەر واقعی ئیمڕۆدا بگونجێ. دیارە ئەو سیستەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان پیادە دەکرێت هەر لە سیستەمی ڕەوزەدا بگرێت تا سیستەمی ئینجا بنەڕەتی و ئامادەیی و کۆلێژ و یعنی سیستەمێکی بەڕاستی سەقەتە، سیستەمی کە کۆمەڵی کەم و کورتی یەکجار زۆری تیادا هەیە. یەکێ لەو کارانەی کە ئێمە کردمان لەم خولەدا زۆر بەدەم ئەوەدا بووین کە یاسای پەروەردە هەموار بکرێتەوە، کە یاسایەکمان هێنا کە کە لەلایەن فراکسۆنە هەمە چشنەکان پێشکەش کرابوو کە لە 196 مادە پێک هات بوو. هەر مادەیەکی سەدەها دەیها یاخود هەندێک مادە هەبوو زیاتر لە دەیها بڕگەی شیتیادا هەبوو کە بەڕاستی سیستەمێکی گشتگیر و هەماهەنگ بوو. جا ئێمە پێمان وایە ئێستا وەکو پێوەرێک هەیە لە هەموو دنیا ئەم پێوەرە پیادە دەکرێت کە هەر وڵاتێک پێوەرەکەی چەندە لە پەروەردە پێشکەوتووە. ئەگەر لە پەروەردە پێشکەوتوو بێ ئەو کابی ئەو وڵاتە وڵات بە وڵاتێکی پێشکەوتوو هەژمار دەکرێت. بەڵام ئەگەر لە سیستەمی پەروەردەی سەقەت بوو و پەروەردەی تاکەکانی بە شێوەیەکی سەقەت هێنابوو بە سەقەت دەڕۆیشت، ئەوە بە وڵاتێکی دواکەوتوو هەژمار دەکرێت. مامۆستاجیان، گرفتەکان دیارن وەک پێشووتریش باس کراون. باس کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی وە بەڕێزشتکەیەکی لەو کاندیدانە پێتان وایە چارەسەر چۆن دەکرێت لە بواری پەروەردە و فێرکردن و هاوڵاتیان چۆن دەتوانن هاوکاری ئێوە بن لەو بابەتەدا؟ من پێم وایە بە چەند خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئاماژەی پێ بکەم. یەکەم گۆڕینی سیستەم، دەبێت سیستەم بگۆڕێت، چونکە ئێمە کێشەی هەرە گەورەمان ئەو سیستەمە سەقەتەیە کە هەیە. دووەم دوورخستنەوەی دەستی حزب لە پەروەردە بەگشتی، چونکە دەستی حزب زۆر لە ناو پەروەردە هەیە. دەستی حزب دەبێت دوور بخرێتەوە. پەروەردە هەم سیستەمی بۆ دامەدرێ هەم بەسەر بەخۆیی وە گرنگی دام بە مامۆستا بە قوتابی. یعنی ئێستا بەڕاستی مامۆستا کە ئەم ژیانە لەم ژیانە هەموارەدا دەژی کە موچە کە مافێکی سەرەتایی یاسایی و ئاساییە
اینجا 50 ڕۆژ 6 ڕۆژ جارێک پێی بدرێ اینجا نیوەی موچەکەی لێ ببڕێ بە ناوی پاشەکەوت یعنی ئەمە پێمان وایە بەڕاستی ژیانێکی شەرەفمەندانە ژیانێکی بەلای کمی مام ناوەندی دەبێت بۆ مامۆستا دابین بکرێ و پێمان وایە ئەم خاڵانە خاڵی جەوهەرین و لە هەمان کاتیشدا بەڕاستی دەبێت زیاتر گرنگی بدرێ بە بەرزکردنەوەی ئاستی مامۆستا و ئەو سیستەمانە هەندێشت هەیە بەڕاستی قوتابی خوێندکار ماندی دەکا هیلاکی دەکا ینی بۆ نمونە هەندێک لە هەندێک قۆناغ هەندێک منهەج هەیە هەندێک وانە هەیە بەڕاستی تەنها ماندووکردنی خوێندکارە اینجا گوێڕانەگرتن لە خوێندکار و هەندێک مافی سەرەتایی هەیە مافی سەرەتایی کە ئێمە ئەم پرۆژه یاسایەمان پێشکەش کرد لە بۆ هەموارکردنەوەی کۆی سیستەمی وەزارەتی پەروەردە دیارە بەشێک لەناو لەم سیستەما مافی مامۆستای بەتەواوی تیا جێگیر کراوە اینجا مافی خوێندکار ینی بۆ نمونە خوێندکار ماڵ هەیە باوکەکە فەرمانبەرە اینجا 6 خوێندکاریشی هەیە دەی چۆن دەتوانێت ئەم 6 خوێندکارە پێداویستەکانی قوتابخانەیان بۆ جێبەجێ بکە بۆیە خوێندکار من پێم وایە بەڕاستی دەبێت کۆمەڵی ماف هەیە بۆی دابین بکرێت اینجا بە تایبەتی مامۆستاش بە هەمان شێواز دەبێت مافەکانی بە تەواوی لە بۆ دەستەبەر بکرێ و لە هەمان کاتیشدا بەردەوام خولی نوێی لە بۆ بکرێتەوە اینجا بەشێک لەو مامۆستایانە مەسەن یەک لە کێشە گەورەکانمان بەڕاستی کەمی هەماهەنگی لە نێوان وەزارەتی خوێنی باڵا و هەروها وەزارەتی پەروەردە دەبێت ئەم هەماهەنگیە حەڵقەیەکی وەسلی تاو لە نێوانیاندا وڵات یاساناس مەهدی حەمزە سوسەی جەنابتان کاردیدن بە ژمارە 39 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە بڕگەیەک لە نێو کارنامەی کۆمەڵی ئیسلامی هەیە ئەویش بابەتی یاساییە کۆمەڵی ئیسلامی دەیەوێت ئەم یاساییە چۆن لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەروەر بێ کە لە پێشووتدا زۆر تێبینی لەسەر بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەرانمان لە کەناڵی ئاسمانی پەیام جارێ ئێمە گە تەمەشای مەهامی پەرلەمان و کاری پەرلەمانی بکەین دەبینین کەم و زۆر یاسا چۆتە نێو هەموو بابەتەکان و هەموو مەهامەکانی پەرلەمان وەکو مامۆستا شکوریەش ئاماژەی پێکرد ئێمە زۆر جار هەست دەکەین بۆ نمونە بە تایبەتی ئەوانەی یاساناسن یاسایینە باشتر بە دیقەتەوە دەزانن کە کوڕەکانی کاری پەرلەمانێتی لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بە پێی دیقەتی خۆم ئەوەندەی دیراسەم کردیەوە ئەوەندەی گوێبیستی شارەزایان بووم لە ئەوانەی کە سەرنج زۆر ڕخنیان هەیە لەسەر خولەکانی پەرلەمان و کاروبارەکانی ئەدای پەرلەمانتاران و ئەدای سەرۆکایەتی هەموو خولەکانی پەرلەمان دەبینین پەرلەمان ئەگەرچی خول لە دوای خول زیاتر بەرەو پێشتووە زیاتر کارا بووە بە تایبەتی لەو ساتە وەختێک کە معارەزە دروست دەبی یان لەو ساتە وەختێک کە هێزولانە سیاسەکانی دەرەوەی پارتیویەکی دەستە ناو پەرلەمان لەوە زیاتر ینی زیندوێتی لە پەرلەمان دەبیندرێەوە پەرلەمان زیاتر بەلای کارەکانی خۆیدا دەچی بەڵام بابەتی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان ئەگەرچی چەندین لایەن لی بەرپرسن یعنی حەزابی سیاسی لێ بەرپرسە و خودی پەرلەمان و پەرلەمانتاران لێ بەرپرسە مؤسسات بەگشتی و ڕێکخراوەکان بابەتی سەروەری یاسا ئێمە ئەگەر دیقەت دەین لە هەرێمی کوردستان زیاتر دوو حیزبی دەسەڵات خۆیان دزیوەتەوە لە چەسپاندنی بابەتی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان بۆ زیاتر ڕایکردنی ئەو مەرام و ویستە نامەشروع و نامۆڕاڵانەی کە بەردەوامەوان بۆ داهاتوو دەیەوێت ئەم بابەتی سەروەری یاسابوونە چۆن بچەسپێنێ وەک لە کارنامەکەیدا بە 7 خاڵ ئاماژەی پێکردووە یعنی دەیەوێت سیستەمی حکوم بە تایبەتی ئەم بوارێکە یاساییە چۆن بێ لە هەرێمی کوردستان ئێمە گەر دیقەتی پاکێزی بەرنامە ئینتیخابی لیستی کۆمەڵ بدەن لە ئێستادا لە بڕگەی دووەم تەوەرەی یاسایی دیاریکردێک کە چەند خاڵێکی لەژێر ئەو تەوەرە ڕیز کردووە دیارە بە پێی تێڕوانینی لیستی کۆمەڵ و کۆمەڵی ئیسلامی و ئێمە گەر دیقەت دەین لە هەرێمی کوردستان تا ئێستا ئێمە فراغی دەستوریمان هەیە هەموو ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستان تەشریع دەکرێت پاڵپشتە بە یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەمارکراو کە بە مەسابەی دەستورە و ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستوری 2005 هەمیشەی عێراق دەبینین لەوێ ئەوەی بەیان کردووە کە مەفرۆزە هەرێمی کوردستان وەکو ئیقلیمێک دەستوری خۆی هەبی بۆیە کۆمەڵی ئیسلامی لیستی کۆمەڵی ئیسلامی پێی وایە یەکەم هەنگاوی سەروەرکردنی یاسا و
تەنظیمکردنی حیاتی سیاسی لە هەرێمی کوردستان بابەتی نووسینەوەی دەستور و ئەوەیە کە هەرێمی کوردستان خاوەنی دەستوری خۆی بی بۆیە ئێمە یەکێک لەو خاڵانە کە ئیشی لەسەر دەکەین هەرێمی کوردستان دەمانەوێت ڕزگار بی لەو بۆشایە دەستورە کە لە ئێستادا تێدا دەژی ئەوە یەک دوو ئێمە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی یاسا سەروەربی مەفروزە هاوسەنجی ڕەساو بکرێت لە نێوان هەر سێ دەسەڵاتەکەی کە لە هەر دەوڵەتێک لە هەر وڵاتێکدا دەبیندرێت دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی ینی تەنفیزی و دەسەڵاتی تەشریعی ئەگەر ڕیزبەندێکەش وەک خۆی باسکەینەوە تەشریعیە تەنفیزیە قەزاییە ئێمە لە هەرێمی کوردستان دەبینین حیزب لە سەروی هەر سێ دەسەڵاتەکەیە و تەدەخل لە هەر سێ دەسەڵاتەکەی دەکات ئێمە یەکێک لەو خاڵانێک کە سەروەری یاسای پێوە بەندە ئەوەیە کە دادگاکان سەربەخۆ بن ئەوەیە کە دەسەڵاتی دادوەری تەدەخل لە ئیشیان نەکرێت کەچی ئێمە دەبینین زۆرێک لە قازیەکانیان زۆرێک لە دادوەرە بەڕێزەکان بەداخەوە بە تەسکەی حیزب و لە ڕێی حیزبەوە لە مەحەدی قەزاییەوە و داخلی دادگاکان دەبن کەەوە بەڕاستی کارەساتە و بەشێکی زۆر لە دادوەرەکان وەکو ڕۆبۆت حیزب بەکاریان دێنێ ئەوە یعنی زەربەیەکی کەمەرشچێنە لە سەروەری یاسا و لە دەسەڵاتی دادوەریدا و لە هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی دەیەوێت لە ڕێی خەباتی پەرلەمانی و لە ڕێی خەباتی مەدەنی و لە ڕێی ئەو ینی ڕێو شوێنە مەدەنی و یاسایان لەبەردەستیتی کار لەسەرەوە بکە دەسەڵاتی دادوەری هەیبەتی خۆی بۆ بگەڕێتەوە و حیزب تەدەخل نەکە و ئێمە هەموو ئەوانش بەڕاستی پەیوەنددارە ڕەبتی هەیە باوەی کە ئێمە سەرەتا دەستورێکمان هەبی بۆ تەنظیمی حیاتی سیاسی خۆمان دواتر کار لەسەر زۆر شتی دیکە هەیە دەکرێت ئیتر کۆمەڵی خاڵی دیکەش هەیە لە بەشی بڕگەی یاسایی کە باس کراوە دەگەڕێمەوە وڵات مامۆستا شکریە جەنابەت پێشووتریش لەم خولەی پەرلەمان ئەندامی پەرلەمان بووی بەدەر لەو کارنامەی کە کۆمەڵی ئیسلامی هەیەتی ئەگەر یەکێک لێت بپرسێ لە ماوەی ڕابردوو کە ئەندامی پەرلەمانبووی دەتەوێت درێژە بەچی بدەیت کە دووبارە کاندیدی لەسەر دیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی ئەو بەشەی کە لیژنەی پەروەردە و فێرکردنە کە بەشێکی گرنگی کارنامەکەی کۆمەڵ تێدا بۆی تەرخان کراوە بەڵێ من لە ماوەی 4 ساڵی ڕابردوو دەتوانم بڵێم من لە 3 بازنەوە ئیشم کردووە بازنەیەکیان وەکو پەرلەمانتار کە بە فەردی ئیشم کردووە بازنەیەکیان لە چوارچێوەی فراکسۆن کە بە تیم ئیشمان کرد وەکو فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی بازنەیەکیان وەکو ئەندامی لێژنەی پەروەردە و خوێنی باڵەوە لە هەمان کاتدا ئەندامی لێژنەی تەندروستی و ژینگە من لەم 3 بازنەوە ئیشم کردووە من وەکو ئەندامێک کە ئەندام پەرلەمانێک بە تەنها 9 پرۆژە یاسان پێشکەش کردەوە سل پرسیارم ئاراستەی حکوومەت کردووە هەر پرسیارێک کە چارەسەری ئانی بووە داوای چارەسەرێکی ئانی بووە خستنە ڕووی کێشەیەک بووە کە ئاراستە یا ئەو تەسەرۆکی ئەنجومەنی وەزیران یا یەکێ لە وەزیرە پەیوەندیدارەکان کراوە پێم وتووە کە کێشەیەکی ئاوا هەیە بۆ چارەسەرتان نەکردووە یعنی وەسپا خۆشگوزارانە ببورن ینی خۆشبەختانە پرسیارەکانمان هەموو وەڵام دراوتەوە بەشێکی زۆر لەو کێشانەش بەهۆی پرسیارەکانی ئێمە چارەسەر بووە و لە هەمان کاتیشدا ئێمە کۆمەڵی ئیسلامی 47 پرۆژە یاسامان پێشکەش کردووە 25 لەو پرۆژە یاسانە کە ڕاستەوخۆ پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان هەبووە و ئێمە وەک فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی کە ئیبرێ ئەگە کۆی ئیشەکانی هەر 6 ئەندامە کۆکەیتەوە ئیشمان لە سەر زیاتر لە 1000 کێشە و گرفتی هاوڵاتیان کردووە و هەر یەکەیە کە بە جۆرێک لە جۆرەکان کێشەکانمان چارەسەر کردووە و من بە تەنها بە دوواداچوونم بۆ کێشەی 300 کێشە کردووە و زۆرێک لەو کێشانە گەیشتوونە بە دەرەنجامی باش کەواتە ئێستا لادڕوونە گرفتی زۆرێک لە هاوڵاتیان لە چیدایە بۆ داهاتوو دەتەوێت ئەگەر خەڵک متمانەی بە بەڕێستان بەخشی تەرکیزتان لەسەر چ بابەتێک بێ کە گرینگە لە ژیانی ئێستا یعنی بارودۆخی ئێستای هاوڵاتیان کە بەڕاستی لە بارودۆخێکی سەختدا بەڵێ یەکەمشت ئەو 47 پرۆژە یاسایی کە پێشکەشمان کردووە کە یەکێکیان پەسەند کرا و چوە بواری جێبەجێکردن کە ئەیش یاسای ژمارە 18 و 19 کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیان و گوزەرانی پێشمەرگە هەبوو کە ئێمە فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی پێشکەشمان کرد بە خۆشبەختانە پەسەند کرا کە لە بۆ کە کۆمەڵی بڕگە و مادەی زۆر باشی تێدایە لە بۆ پێشمەرگە
ئەو 46 پرۆژەکەی تر کە بەشێکمان خراوەتە ناو پرۆژەکانی تری فراکسۆنەکانی تر کە پرۆژەیەکی گشتگیری لێ بووە بەڵام ئەوانەی کەماوەتەوە ئەو پرۆژانە زاریشتر پێشکەش دەکەینەوە بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە ژیان و گوزەرانی خەڵکە و هۆی ژیان و گوزەرانی خەڵک خۆش دەکا ئەمە یەک لە کارەکانمان دەبێ کارێکترمان کە زۆر بە پێی دەزانین ئەویش هەوڵدان بۆ گۆڕینی سیستەم بە تایبەتی سیستەمی وەزارەتی تەندروستی و سیستەمی وەزارەتی پەروەردە کە هەردووچیان کێشە و گرفتی یەکجار زۆر لەو دوو وەزارەتە هەیە وەکەم و کوڕی زۆری تیادا هەیە و گلەی هاوڵاتی بە شێوەیەکی گشتی گلەی زۆریان لەم ئەوەیە بۆ یەکێ لە کارە گرنگەکانمان ئەوە دەبێ کە بۆنمە لە کەرتی تەندروستی لەک زیاکردنەوەی کەرتی تایبەتی و هەروەها کەرتی گشتی کە لە هەموو وڵاتانی دنیا کە سیستەمی تەندروستیان پێشکەوتۆ بەهۆی لێک زیاکردنەوەی سیستەمی تایبەتی گشتی و پرۆژەشمان پێشکەش کردووە و پێداگیری لەسەر جێبەجێکردنی پرۆژەی خۆمان دەکەینەوە کە لە بۆ لێک زیاکردنەوەی ئەو دوو کەرتە و هەروەها ئەو یاسا گرینگە گشتگیرە هەمە چەشنەی کە تایبەتە بە وەزارەتی پەروەردە کە وەکو باسم کە لە 196 مادە پێکاتوە کە یاسایەکی زۆر تۆکمەیە پێداگری دەکەین لەسەرەوە کە دەبێ ئەمە ببێ بە یاسا دەربچێ لە پەرلەمانی کوردستان وە ئەمە جێبەجێ بکرێت لە بە وەزارەتی پەروەردە و لە هەمان کاتیشدا ئێمە ڕاستە و خۆ کە لە ماوەی ئەم 4 ساڵەدا کە لینکمان لەگەر هاوڵاتی هەبووە زۆرێک لە کێشە و گرفتەکانی هاوڵاتی هاتوونەتە لای ئێمە بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە خزمەت گوزاری هەیە ئەوانەی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکی کەم ئەندام و منداڵی بێباوک و بۆی ئێمە لەم خولەدا پرۆژەیەکمان پێشکەش کرد کە ئەیش پرۆژەی کە بە تایبەتی دوو پرۆژە کە زۆر گرینگەوە لە خولی داهات و زۆر تاکیدی لێ دەکەینەوە یەکەمیان هەموارکردنەوەی سندوقی کۆمەچی بۆ نەخۆشیانی شێرپەنجە کە ئێمە داوامان کردووە ئەو سندوقە بەرفراوان بکرێ و پلانەکەشمان خستۆتە ڕوو و هەژ نەخۆشی تری سامناک هەن کە خەڵک زۆر بەدەستیەوە گرفتدارە کە پارەیەکی یەکجار زۆری دی وەکو گۆڕینی گورچیلەت چاندنی زگەر ئەمانەش دەی بخرێتە ناو ئەم سندوقە بەس ئەگەر ئەو خاڵش باز دەکەم ئەی تریشیان ئەو پرۆژەی کە پێشکەشمان کرد لە بۆ کە برینەوەی موچەیەکی شایستە بۆ هەموو ئەو منداڵە بێباوکانی وەرمەم ئافرەتانەی قەیرەن و هاوسەریان لەدەست داوە و ئەم کەم ئەندام و هەروها ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتین کە دەبی ئاستی گوزەرانیان بەرز بکرێتەوە موچەیەکی شایستەیان بۆ دابین بکرێت ئەو پرۆژە سۆشیالە کە بەشێکی هی فراکسۆنی کۆمەڵی ئیسلامیە پێداگر دەبین کە دەبێ بچێتە زاریشتر پێشکەشی دەکەینەوە و دەبێ بچێتە بواری جێبەجێکردن بۆی هیچ هەموو خەڵکی هەرێمی کوردستان لەو داهاتە زۆری هەرێمی کوردستان سوودمەند بێ. کاکمالی کەسێکی باگراوند یاسایی دەرچووی بەشی یاسا گرنگی بەڕێستان بۆ نێو پەرلەمان چییە کە بەشێکی گرنگی لیژنە یاسایی لە پەرلەمانی کوردستان کە بە پەرلەمانی بچووک ناسراوە بەسەر ئەوە قسە چییە؟ طبعا لە نێو کاندیدانی کۆمەڵی ئیسلامی لە نێو برایان تەنها بەندە یاساناسم و بە دڵنیاییەوە مامۆستا شکریش لای معلومە یاساناسەکان لە نێو پەرلەمان زۆر ڕۆڵی سەرچان هەیە لە بەتایبەت لە لیژنەی یاسایی چونکە لیژنەی یاسایی هەستیارترین و گرنگترین لیژنەی پەرلەمانیە و بە دڵی پەرلەمان ناوزەت دەکرێت و هەموو ئەو یاسا و بڕیارانەی دەستەنە هۆڵی پەرلەمان دەچێتە لیژنەی یاسایی لەوێ سیاغە دەکرێتن لەوێ مسودەکەی حازر دەکرێت دیارە لیژنەی یاسایی لیژنەیەکی گرنگە و لەوێ مەتبەخی تەشریعیشی پێدەگوترێت دیارە ئێمە وەکو یاساناس و وەکو یاساناسی ئیسلامیش ئێمە لە ناو لیژنەی یاسایی بەدەمدا کۆچکردن لە ژیان و بژێوی خەڵک و لە بەرزکردنەوەی ینی چاکردنی تەشریعات بەڵست یاساناس ئیسلامی مەبەستە چێلاوە ینی ئێمە لەگەڵ ئەوەیدا یاساناسین باگراوندێکی ئیسلامیمان هەیە ئێمە هەمیشە بەنەفەسێک قسە لەسەر تەشریع و یاساداران دەکەین کە پێچەوانەی شریعەت و نەگۆڕەکانی شریعەت نەبێ بۆ یاساناسی ئیسلامی لە نێو لیژنەی یاسایی زۆر ڕۆڵێکی سەرەکی هەیە لەوەدا چاوی تیژە و دائیمەن فۆکەسی هەیە لەسەر ئەو تەشریعاتانی سیاغە دەکرێت مسودەکان حەزر دەکرێت بۆی هەرگیز یاسایەک نەچێتە نێو هۆڵی پەرلەمان کە سنوورەکانی یان نەگۆڕەکانی ئیسلام ببەزێنی بۆیە یاساناس لە نێو پەرلەمان گرنگە و یاساییەکان دەتوانن ڕۆڵێکی زیاتر سەرەکی ببینن لە
ئەدای کاری پەرلەمانی خوانوە هاوکارێکی باشتری خوشکوبرا پەرلەمانتارەکانیان لە لیژنەکانی دیکە ئەوە وەکو یعنی هەڵگرانی بەڕوانامە یاسا و یاساناسان لە نێو هۆڵی پەرلەمان و بابەتەکان دیار لە نێو پەرلەمان زیاتر قسەکردنە لەسەر تەشریع و چاودێری و مەسەلەی پرساندن بەڵام پێم خۆش بوو ئەو بڕگەی یاسایی کە لە پاکێزی ئینتیخابی کۆمەڵی ئیسلامی داهاتێ پێم خۆش بوو قسەی زیاتر لەسەر بکەین ئەگەر پێت باشە دەرفەتت دەم بۆ ئەوە بەڵام مەبەستمە جگەر لەو بەشەی کە یاساییە وەکو مافناز مەهدی حەمزە سووسەی کە لە نێو خەڵکدای ئێستا گرفتی هاوڵاتیان زۆرە تەرکیزی تو لەسەر چی دەبێت ئەگەر هاتو متمانی خەڵک بەدەستبێنی لە نێو هۆڵی پەرلەمان بەڵام لە پەیامەکەی خۆشم ئاماژەم پێکردیە هەمیشە ئەولەویە هەیە هەمیشە پەرلەمانتار و خودی دام و دەستگا و مؤسسات پێویستە ڕەچاوی ئەولەوێ بکەن کە چ بابەتێک پەیوەندی بە ژیان و بژێوی و بە ئەو بابەتە ئانیانەی کە خەڵک گرفتاری لێ هەیە کە خەڵک پێویستی پێ هەیە لە ئێستادام پێم وایە فەرمانبەرانی هەرێمی کوردستان مەسەلەی نەمانی ئەو پاشەکەوتیم و چەوگەڕانەوەی شایستە داراییەکانیان ئەوە خاڵێکی زۆر گرنگە پێویستە پەرلەمان بەجددی ئیشی لەسەر بکە و ئەو پاشەکەوتە نەمێنێ و شایستەدارەکانش بە پێی دۆخی ئابووری هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ فەرمانبەران و خاڵێکی دیکەم پێم وایە زۆر گرنگە ئێمە لە هەرێمی کوردستان جەختی لێ بکەینەوە ئیشی لەسەر بکەین ئەوەی مامۆستا شکوریە باسی کرد هەموو ئەو چین و توێژانەی کە مستەفید نین کە دانەمەزراون لە حکوومەت کە ئاستی بژێویان زۆر نزمە ئەو لەڕێ ئەو پرۆژە یاسایە لەڕێ ئەو هەوڵانی کە لە پێشووتر دراون دەبێت بە پایان بگەێنرێن مەسەلەی ژیان و بژێوی خەڵک زۆر گرنگە بۆی ئێمە هەمیشە کاتێک قسە لەسەر تەشریع دەکەین کاتێک قسە لەسەر چاودێری دەکەین کاتێک قسە لەسەر سەروەری یاسا دەکەین هەمووی دوجار دەچێتەوە چوارچێوەی چاکردنی ژیانی خەڵک بەرەو پێشبردننی ژیانی خەڵک ئیستقرار لە ژیانی خەڵک و تەنانەت ئێمە کاتێک قسە لەسەر سەروەری یاسا دەکەین بەدیبێکی دیکە مەبەستمانە بازاڕی ئیستقراری هەبێ بەدیبێکی دیکە مەبەستمانە دەرفەتی کار و هەلی کاریش زۆر بێ و حیزب و خەڵکە سیاسی و بازرگانە سیاسەکان تەدەخول لە بازار نەکەن بازار قۆڕخ نەکەن بۆیە بابەتی پەرلەمانتار مەفروزە بەڕاستی بەتایبەتی لەو خولەدا خەڵک لە ماوەی 5 ساڵی ڕابردوو زۆر ماندووە زۆر ئەزیەت دراوە و لە دۆخێکی دەرونی ئاڵۆز و ناڕەحەتدایە بەتایبەتی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و کاندانی کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەدڵنیاییەوە زیاتر لە زاران لەنێو هۆڵی پەرلەمان دەبینە پارێزەر و داکۆچیکار لە مافی ئەو خەڵکەوە ئێمە هەرگیز تەنازول ناکەین لە مافی خەڵک و بەردەوام دەبین لە چاکردنی ژیانی خەڵک ئینشاءالله. ئێستا ئەگەر کارنامەی حیزبەکان بەگشتی سیر بکە و حیزبانی کە دەدەسەڵات بوونە و کەس دەستی نەگرتون بۆ ئەوەی بڕیار بدەن و بڕیار لە دەست خۆیان بووە سەیری کارنامەکەیان بکەی شتی زۆر باشی تێدایە کە ڕەنگە ئەوانیش هەر داواکاری بن بەڵام کەسێک ئێستا گوێبیست و گوێگری جەنابتەوە دەدبینێ چۆن بزانێ قسەکانی جەنابەت دواتر دەبێ بەکردار و قسەی ئەوانی دیکە هەر وەکو 26 ساڵی ڕابردوو هەر بە گفتار دەمێنێتەوە ناچێتە بواری جێبەجێکرد چۆن قەنەعات بە کەسێک دەکەی کە بەڵێ من ئەو کارنامەی دامناوە لەسەری دەڕۆم و کاری پێ دەکەم. بڵێ ئێمە دیارە لە سەرەتای خولی چوارەم وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەو کارنامەی کە کۆمەڵی ئیسلامی پێشکەشی بە خەڵکی کرد بوو دیارە ئێمە کۆمەڵی ئیسلامی بە سێشت ناسراوە بە ڕاستگۆیی بە دڵسۆزی بە خاوەن هەڵوێستی ئێمە هەر لە سەرەتاوە یەکەم دانیشتنمان ئەو بۆ ئەو کارنامەمان هێنا پلانێکمان دانا چۆن ئەو کارنامە جێبەجێ بکەین چونکە ئێمە سوێنمان خوارد کە ئەگەر ئێمە دزانی جیاوازی ئێمە لەگەر خەڵکی تر ئەوەیە ئێمە هەست بە مراقبەی خوای گەورە دەکەین ئێمە لە خوا دەترسین ئێمە ناتوانین خیانەت لە خۆمان بکەین ناتوان خیانەت لە خەڵک بکەین ئێمە نامانێ قیامەتی خۆمان لە دەست بین ئەو کارنامەمان هێنا چۆن جێبەجێ بکەین پلانێکمان بۆ دانا اینجا هەر سێ مانگ جارێک دەچوینەوە سەر پلانەکە چەندمان جێبەجێ کردووە هێندێ ڕەنگە نەماتوانی بی بەشێکی جێبەجێ بکەین ئەیش نەک لەبەر کەم تەرخەمی ئێمە بەڵکو لەبەرەوەی یعنی ئەوەندە دەسەڵاتەمان هەبووە یان ئەوەندە بەپی ئەو حەجمەی کە 6 کورسیمان هەبووە لە ناو پەرلەمانە یعنی هەموو خەڵک شاهیدی ئەومان بۆ دەدا کە لەگەرەوەی ئێمە ژمارەمان کەم بووە تۆ لە 110 کورسی 111 کورسی 6 کورسی تەبی اینجا بەبێ ئەو حەجمەی کە هەمان بە کاری زۆرمان کردووە لە هەمان کاتە ئێمە بەڕاستی ئەوەی خەڵک کە دەڵێن ئێمە کارنامەیە کە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کارنامەکەی ئێمە هەڵقوڵاوی قورئان و سونەتە و بە هیچ شێوازێک لە ماوەی ئەو 4 ساڵەدا
خاوەن هەڵوێز بووینە و دژی هەموو ئەو شتانە وەستاینێتەوە کە ئەگەر هەر پیتێکیش باس کرابیتن لە ناو هۆلی پەرلەمان ڕێگامان لێگرتووە نەمان هێشتووە تێپەڕێ وەگەر دەسەڵاتیشمان نەبوو بێ ئەوە دەرچوینە و چوینە دەرەوەی هۆلی پەرلەمان و کۆنگرێ ڕۆژنامەنووسیمان بەستیوە. من حەز دەکەم یەک نمونە باسکەم کاتێکە لە سەرەتای ئەم خولە بڕیاردرا کە دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسرێتەوە ئێمە فراکسیۆن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی تەنها یەک ئەندامان هەبوو و حیزبە ئیسلامیەکان یەکگرتووش یەک ئەندامی هەبوو بەڵام لەبەرەوەی خۆشبەختانە شتەکە بە تەوافق بوو. ئێمە پێداگریمان لەسەر چوار خاڵ کرد وتمان ئەم چوار خاڵە بەنسبەت ئێمە هێلی سوورە کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ڕسمی هەرێمی کوردستانە و نابێ هیچ یاسایەک لە هەرێمی کوردستان دەست دەربچێ دژ بە نەگۆڕەکان بێ هەندێک فراکسیۆن دژ وەستانەوە ئێمە وتمان ئەگەر 100 ساڵیت کەش بێ ئێمە ناهێلین بۆی پەیوەندیمان کرد بە هەرچی مامۆستای ئاینی هەیە لە هەمووی هەرێمی کوردستانە هینامانە ناو هۆلی پەرلەمان و هەڵایەکی زۆر گەورەمان دروست کرد ئەوان هەندێک شتیان دەوت داگو بۆ ئیسلام بۆ لەک فەرقی چیە لەگەر ئاینی مەسیحی فەرقی چیە لەگەر ئاینی یەهودی وتمان لەبەرەوەی لە سەدا 95 خەڵکی هەرێمی کوردستان موسڵمانە و نابێ یاسایەک تێپەڕێندرێ کە دژ بە نەگۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ بۆیە کاتێککە ویستیان یاسای قەرزەکە بکەن و ئێمە دیسان هەڵامان دروست کرد و چوینە دەرەوەی هۆلی پەرلەمان و کۆنگرێ ڕۆژنامەنووسیمان بێت یعنی هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەمە دەزانێت کە ئێمە هەمیشە ڕاستگۆ بووینە دلسۆز بووینە و دژی هەموو ئەو شتانە وەستاینەوە دژ بە دەنگەندەڵی دژ بە هەدەردانی سەروەت و سامانی ئەم ملەتە و ئێمە هەر لە سەرەتای ئەم خولەوە یەکەم پرۆژە یاسا کە پێشکەشمان کردووە وتومانە ئەو موچەیی کە بۆ پلە باڵایەکان کە پەرلەمانتاریش بەشێکەوە زۆرە بەلای کمی دەبێت لە 150 لێکەم بکرێتەوە زۆر لە فراکسیۆنەکان سەرزنیشتی ئێمەیان دەکرد دایانوت ئێوە پارەی زۆرتان نەبینیوە بۆی ئەوەندە ئەو قسەی دەکەن و ئەوەندە زارە پرۆژەی تەقدیم دەکەن و ئەوەندە دەلێنەوە دەمانوت چۆن دەبێت مامۆستایەک بە 500,000 داوام کە کەچی پەرلەمانتارێک 8 ملیۆنی هەبی ئەم پارە زۆرەمان بۆچی ئەو پارە زۆرە چ لێ بکەین ئەنی بەڕاستی خەڵکی ئێمە پێم وایە ئەوانەی کە دەسەڵاتیان لە دەست بووە هەر لە سەرەتای ئەم خولە دیارە کاتێک ئێمە متمانەمە بە حکومەتدا هات کارنامەیەکی لە ناهۆلی پەرلەمان خوێندەوە اینجا ئەو کارنامەی ئێمە چەند زاریش پێمەوتە تا ئێستا دەتوانین بڵێن لە 195 جێبەجێ نەکراوە ئەگەر لە 105 جێبەجێ کرابی نەک هەر وەزعەکەیان چانە کرد کاتێک کە هاتن داوایان لە کۆمەڵی ئیسلامی کرد بەشداری حکومەت بکە دیارە کۆمەڵی ئیسلامی دوو مەرجی سەرەکی هەبوو یەکەمیان نەهێشتنی گەمدەڵی دومیشت ساکسازیەکی گشتگیر و هەمەتگیر ئەوان بەڵێنیاندا کە ئەم دوو مەرجێ ئێمە جێبەجێ بکەن بەڵام 2000 کە جێبەجێیان نەکرد ئێمە کشاینەوە لە حکومەت بەڵێ دەرفەت دەگەڕێمە وڵات مامۆستا مەهدی ئێستا خەڵک بە جۆرێک ناومێت بووە کە پێی وایە گۆڕانکاری ناکرێت دەمەوێ باز بکەیت بە چۆنیەتی گۆڕانکاری و لە ئێستادا لە حاڵەتی ئێستا چی لەسەر هاوڵاتیان پێویستە کە لە هەڵبژاردننی 30 ئەیلول نزیک دەبینەوە و بە هەڵبژاردننی چارە نووساس و یەکلایکردنەوە بەبەرەی چاکسازی دەناسرێت بەڵێ بابەتی گۆڕانکاری و چاکسازی لە سیستەمی سیاسیان لە کای کۆمەڵایەتی پێویستی بە ئیرادەی بەردەوام و زیندوی هاونیشتمانیانەوە هەیە پێویستی بە بەشداری کارای هاونیشتمانیانەوە هەیە لە هەموو کایەکان بۆ دروستکردنی ڕایگشتی و ئەگەر هاونیشتمانیان هاوڵاتیان دانەوێ ئەو دۆخە باشبی بەرەو پێش بچی گۆڕانکاری بکرێتن ئەو دۆخە چەق بست و ئەو گەندەڵی و ئەو قۆڕەکاری کە لە ئێستادا دوو حیزبی دەسەڵات دەستیان بەسەر هەموو شتێکدا کردەوە دەستیان خسۆتە بینە قاقەی ئەو خەڵکە ئەو دۆخە ئاسۆیەک دەرکەوی و هەناسەیەک دروستبی پێویستی بە بەشداری کارای هاونیشتمانیانە لە هەموو پرۆسەکان و بەتایبەت لە پرۆسەی دەنگدان چونکە ناکرێ هاونیشتمانیان یعنی چۆن بڵێ حەزیان لە گۆڕانکاری بی و چاوەڕێی گۆڕانکاری بکەن بەبێ جوڵە و بەبێ ئەوەی کە ئیقدام بکەن بەرەو پێشەوە بۆیە هەموو گۆڕانکاریەک هەموو باشبوونێک پەیوەندی بە بەشداری کارای هاونیشتمانیانەوە هەیە ئەگەر هاونیشتمانیان ناتوانن بۆمونە لە شارێکی وەکو هەولێر لە دهۆک لە سلێمانی هەر شوێنێکی دیکە خۆپشاندان بکەن لە ئێستادا بۆ نمونە خۆ دەتوان وەستە سەر سندوقخانی دەنگدان لێ وجدانی خۆیان ئاسوودە بکەن دوایی ئەو قسەیەکی دیکەش هەیە کە دەڵێ ئینتیخابات هەر چۆنێک بی نەتیجەکە هەر چۆن بی دەسەڵات بە زۆرەشی دیکێ بە خۆی ئیرادەی بەجێهێشتی دەسەڵاتی نێوە نایەوێ دەسا و دەستی ئاشیانی دەسەڵات ڕووبدا ئەوان هەمووی دەنگۆنە بەڕاستی هەمووی قسەی ینی ئەو هەموو ئەو شایعاتانەیە کە دەسەڵات و حیزبی سوڵتە بڵاوی دەکاتەوە بۆ زیاتر شکاندنی ئیرادە و زیاتر بڵاوکردنەوەی بێ ئومێدی
بۆیە بابەتی بێئومێدی یەئەس زیاتر لە بەرژەوەندی گەندەڵکار و دەسەڵاتداران هەرێمی کوردستانە پێویستە هاونیشتمانیان هەمیشە بە ئومێدەوە تەنانەت بۆ شەقامی ئیسلامیش خەڵکی ئیسلامیش دەبێت چاک بزانن بێئومێدی دەست بە خۆدا شۆڕکردنەوە لە عقیدەی ئیسلامی جێ نابێتەوە بۆیە مەفروزە بەڕاستی پێویستە تاچی ئیسلامی زەماوەری ئیسلامی ئازاتر زیندووتر لە ساحەی سیاسی بتوانن شەپۆر بدەن بەرەو سندوقی دەنگدان و دەنگ بەو لایەن و بەو کاریداندا کە دەتوانن دیفاعیان بکەن و دەنجیان بگێنن چونکە بەڕاستی بمانویان نەمانوێ پەرلەمان سەنگەری یەکەمی ئەمر بە معروف و نەهی لە مونکەرە پەرلەمان ئەو شوێنە یاسایی و ڕەسمیەیە کە تێیدا هەموو هەڵوێستەکان شوێنی خۆی دەگری و هەموو هەڵوێستەکان گزارشتە لە ناخ و لە ئیتر ئەو دەنگ و هەڵوێستانەی کە لە کۆمەڵگادا هەیە باشە بەس مەسەلەی گۆڕانکاریش کاک محەممەد بەڕاستی پەیوەندیشی هەیە بە جوڵە و بزێوی لیست و فراکسیۆن و حزابی سیاسی لە دەرەوەی سڵتا ئێمە پێمان وایە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوو وێڕای خاوەن هەڵوێستی و بوێری و پێداگیری لەسەر مەبادی و ئەو پرەنسیپانەی خۆی یا ئەو دروشمانی خۆی ئیعلانی کردوون و کۆمەڵی ئیسلامی خەڵکی بە کەفاءەت و ماهیری هەیە خەڵکی هەیە ڕۆیای وازحە ئێمە لە ماوەی ڕابردوو وەکو مامۆستا شکوری باسی کرد 47 پرۆژه یاسامان لە سێکتەر و بابەتی زۆر پێشکەش کردیە کە ئەگەر ئەو پرۆژه یاسایانە لە چوارچێوەی کاری پەرلەمانی بە تەواوەتی ئیشی لەسەر کرابە تەشریع بکرابە و دەسەڵات و حیزبی سوڵتە ئیرادەی جێبەجێکردنی هەبوایە زۆر گۆڕانکاری گەورە دەکات و ئێمە وەکو لیستی کۆمەڵی ئیسلامیش و وەکو کایندانی کۆمەڵی ئیسلامیش کاتێک تەمەشای کاری پەرلەمانی دەکەیت کۆمەڵێک گاپ فەجووە بۆشایی بەدی دەکەین دەمانەوێت لە خوری داهاتوو پڕی بکەینەوە بۆ من کاتم کەماوە دوا دەرفەت بۆ جەنابەت جێ دەڵم بەوەی کە وەکو بەڵێنە بەڵام وەکو هەڵوێستێک وەکو دووپاتکردنەوەی ئەوەی کە بەردەوام دەبن و کۆڵ نادەن چی دەڵێ ڕوبەڕوو لەگەڵ هاوراتیان ئێمە بە پشتیوانی خوای گەورە نیەتمان لێهێناوە و ناوی خۆمان لێهێناوە کە بەردەوامین و کۆڵ نادەین و زیاتر خزمەتی هاونیشتمانیان دەکەین ئێمە ئەوەندەی بەدەستمانەوە هاتبێ ئەوەندەی ممکن ببی ئەو دەرفەتانە هەمیشە دەرفەتمان قۆستەوە بۆ خزمەتی هاونیشتمانیان ئێمە هەمیشە ینی شێوەی شەمعی بووین بۆ نەفعی گشتی بەڵام من وەکو کاندیدێک وەکو یاساناسێک بەڕاستی هەندێک بۆشایی بەدی دەکەم لە کاری پەرلەمانی لە ماوەی ڕابردوو یەکێک لەوانە پەرلەمان کەمتر گرنگی بەو تەشریعات و بەو یاسانە داوەکە لە بابەتی وەزیفین یعنی ئێمە ئەگەر تەمەشای مێژووی پەرلەمان و کاری پەرلەمان و تەشریعات بکە کە لە پەرلەمان دەرچووە یعنی کەمترین لاکراوەتەوە لەو تەشریعاتانە کە تایبەتن بە وەزیفەی گشتی و کەرتی گشتی بۆ یەکێکە لەو فەراغانە پێویستی ئیشی لەسەر بکرێ هەتا یعنی مەسەلەی چالاکردنی یان چاکردن و تعدیلکردنی ئەو تەشریعاتانە کە پەیوەندیان بە وەزیفە و کەرتی گشتی هەیە ئەوانە ئەو بابەتە زۆر کەڵەکە بووە پێویستە دەستی لێ بزۆڵێنرێتن لە خوری داهاتوو یەک دوو باشە بە کورتی پێم بڵێ چونکە من کاتم کەم ماوە دەمێت دوا دەرفەت بدەمە مامۆستا شکریە بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان بابەتێکی دیکە مەسەلەی پرسی ژینگەیە من وەکو فەرمانبەرێک وەکو کەسێک کە لە ماوەی 8 ساڵ ئەزمونم هەیە و هەمیشە لە ژینگە لە نێو ئیشە سەرچەکان و مەهامی گرنگم هەبووە زۆر باش ئاشنام بە کەم و کوڕی و ئاریشە ژینگەیەکان ژینگە سەنگەری یەکەمی بەرگریە لە تەندروستی مرۆڤ و لە پێکهاتەی یعنی جۆرا و جۆری بیولۆژی بۆیە مەسەلەی ژینگە لە هەرێمی کوردستان پێویستە کاری زدی لەسەر بکرێەوە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ لە داهاتوو ئینشاءالله وەکو کاندیدان ئەوەی دەردەچین لێوە تایبەتیم بەندە یەکێک لەو سێکتەرانی زۆر گرنگی پێ دەم بابەتی ژینگەیە کە ئەو بابەتە بەڕاستی لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران و لەسەر ئاستی کیانی سیاسی خۆمان هەز ناکەم زۆر جێی بایەخ بێ باش دەست خۆش بێ مامۆستا شکریە من کاتم یەکجار کەماوە تەنها دوو خولەک وەک دواپەیام ڕوبەڕوو لەگەڵ هاوڵاتی بەڵێ ئەگەر جارێکتر هاوڵاتیان متمانەی خۆیان بە ئێمە بەخشنەوە بێگومان ئەوەی کە کردومانە لەم خولەش ئیشەکانمان تەواوکەری ئەم خولە دەبێ کە ئێمە بە تایبەتی ئەو پرۆژانەی کە پێشکەشمان کرد کە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان هەبووە بە تایبەتی ئەو پرۆژەیە کە بڕینەوەی موچەیەکی شایستە بۆ خانمانی ماڵە و بۆ کەم ئەندامان و هەروها بۆ منداڵانی بێباوک و بۆ ئافرەتانی بێسەرپەرشتیار جارێکتر پێشکەشی دەکەنەوە بە تایبەتی ئەو پرۆژە سۆسیاڵە گشتگیرە کە خزمەت بە سەرجەم چون توێژەکان دەکا و هەروها دژی هەموو گەندەڵی دەوەستینەوە و هەوڵێکی یەکجار زۆر
دەدەین بۆی زۆرترین چاکسازی ڕوودا و یەکێک لە کارەکانی تریشمان ئەوە دەبێت کە لە بواری پەروەردا خزمەتی زیاتر دەکەین بە تایبەتی ئەو یاسای پەروەردا و لە بواری تەندروستی کە کارم کردووە زیاتر کار دەکەین بە تایبەتی لێک زیاکردنەوەی کەرتی گشتی و تەندروستی و هەروەکو ڕاستە و خۆ هاوڵاتیان لەم خولەدا لینچیان لەگەر ئێمە هەو بە هەر ئەو لێژنانە هەندە بژێرمەوە کە ڕاستە و خۆ هاوڵاتی لینچی لەگەر ئێمە هەبی و هەم دووبارە دەڵێم ئێمە ڕازگۆیانە و دڵسۆزانە لەگەڵیان بووینە و لەگەڵیان دەبین. مامۆستا شکوریە شێخانی کاندید بە ژمارە 6 مافناس مهدی حەمزە سووسەیی کاندید بە ژمارە 39 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی. سوپاس کە لە ستودیۆی 194 لەگەڵمان بوون. سوپاس بۆ ئێوە خۆشەویستان، سوپاس بۆ هاوکارانم. تا بەرنامەیشتر بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.